کورد و کوردستان و هەروەها بە تایبەتی ژنان کە لەم سەنگەرەدا دەورێکی نەپچڕاوە و بەردەوامدانین و هەروەها تا سەرکەوتن دەست ئێمە ئەمڕۆ لێرێن لۆ ئەو ڕووداوای کە لەگەر کچی ڕۆژئاوا ڕوویداوە. ئەو ڕووداوە تەنها ڕووداوێکی تاک نییە، سادەی نییە، بەڵکو تاوانێکی مرۆڤایەتی و ئەخلاقیە. بڕنی پرچی کچێک یعنی بە زۆریەوە هێرشێکی ڕاستەوخۆیە لە ئاستی مرۆڤایەتی و بەڕاستی شتێکی زۆر ناخۆش بوو، دڵمانتون بوو بۆ ئەوەی بۆ کەرامەتی ژن، بۆ مافی ئەوەی کە بە ئارامی بژێتەوە. قشت تەنها بۆ جوانی نییە، بەشکم ناسنامە و ئازادی و کەسایەتیە. تکایە کەس بێدەنگ مەبە. ئێمە ئەمڕۆ ڕەت دەکەین کە بێدەنگ بین، چونکە بێدەنگی نیشانەی ئەوەیە کە هاوبەشین و ڕازی بوون لەسەر ئەو وەزعی ڕوویداوە. ئەم پەیما ڕەشادم ئەوڕۆ هاتنە دەرەوە بۆ خەڵکی ڕۆژئاوامە لە ناو حەسەکەی هاتمەوە لەبەر ئەو وەزعی ناخۆشە هاتنە ئێرە کە لەبەری 2013 ئەوەندەرە هاتینە ئێرە لەو کوردستانە دەژێنەوە 13-14 ساڵ لێرە ناو هیچ شەڕێکی نەدیتمانە، بەڵام ئێستا ئەو وەزعی ناخۆشە هیچ کوردەکان و ئەو خوینە کوردەکان برژێن بە هیچ مافی حقوق و حقوقی ئینسان کە ئەمانە هیچ حقوقمان نەدیتیە لە ناو کوردەکان. ئەوڕۆ ئێمانە ژنان بەخۆمان هاتنە دەرەوە بۆ مافی کوردەکان بۆ بزانین کە کورد ناکەوێنەوە، کە ئەمانە یەک دەستن. ئەی باژێرەکان ئەربیل ئەوە دهۆک و سلەیمانی، تورکیا، ئەڵمانیا، برلین، ئەوانە هەمویان دێنە دەرەوە بۆچی؟ بۆ بزانین کە کورد یەک دەستن، کە کورد ناکەوێن، کە کورد یەک دەستن. ئەوها مافی کوردان نەمان دیتە، با کەسێکی وەرە بیرێ ئەمن مافی کوردان دیتمە، بەس ئەمنی بەخۆم هیچ نەمدیتە لە مافی کوردەکان. با کەس بیرێ ئەی خەڵکی کوبانی بێ ئاو، بێ خواردن، بێ کارەبا، بێ ئەوە بێ ئینترنێت ژیانە ئەدی منداڵەکان ئەوانە مافی حقوق مافی کوردانە، ئەو مافی ئینسانە. ئەی دەرێن کورد هیچ شتێکی نییە، ئەدی کورد دەژین لەناو ئەو ئەردەی دەژین و کوردستان ئی کوردانە و نابێتە دوو پارچە. کورد و کوردستان یەک پارچەیە و یەک دەستن و هەر دەژینەوە و هەر دەبینە کورد و هەر بژی کورد و کوردستان. ئەبوو بەکر وەکو ڕێکخراوی یەکگرتووی خوشکانی ئیسلامی کوردستان هاتینە بەشداری لەم گردبوونەوەی بکەین بۆ پاڵپشتی لە خەڵکی ڕۆژئاوا بەڕاستی لە ئەو مەزلومانە کە زوڵمیان لێ دەکرێت. ئەمە دەبێت ئێستا کورد هەموو یەک بگرین لە دژی ئەو زوڵما، ئەوان بە هەموو چین و تێژەکەەوە یەکتریان گرتو لە دژی ئێمە کاتیەوە یەک بگرین، کاتی سەنگەر لێگرتنیە. ئێمەش خاوەنی شەهیدین، ئێمە خاوەنی جینۆساید و کیمیابارانین. بەڕاستی ئەوان بۆی پەیامێک بێ بۆ ئەوان کە ئێمە ئیسلامەتی بە ئێمە نەفرۆشنەوە، ئێمە لە پێشوانەوە زۆر لەوان دیندارترین. کورد لەوەتی هەیە خاوەنی تەچیە و مەلا و خاوەنی مزگەوت و هەموو ئاینێک پیرۆز ئیسلام بووە. ئەوان ناتوان بە ئەوەی دینداریەوە
لإما بدنو إما بكشن براستي إما كخاني الشهيد وأنفالين هر تاواني إما بس كردبون بوا إما روجي أوي يك بقرين روجي يقرتن معنا براستي إما دبدشي أوان بين بيام في بدين كإما يقرتوين كرد يقرتو بو هيت هي زينا رخينة دستان خوش به هر جیانی وات خطری دیا هر بیجی روز آوا کچه کرد خورته کرد همو گراندن همو پرچکا راوستاندن همو برین پرچکیوا بیجی کردستان هر بیجی کردستان. My name is Warvin. I am from Kamishli, from Rojava. I am here to show these 5 kids from Kobane. They are died because of hunger and cold weather. This is happening in Rojava because the Syrian government is committing serious crimes against Kurdish in Rojava. Our Kurdish fighters in Rojava are killed, and their bodies are burned in the streets. Our Kurdish fighters and as well as civilians, their body, their organs are cut. Their ears, their eyes, their hearts are cut because of Syrian government. They are doing these crimes and they are filming these crimes and they are sharing these crimes in the social medias. One of our Kurdish women fighters has been killed and she was thrown from the 3rd floor, and they filmed this crime and they were using insults. Another of our women fighters has been killed and another of our women fighters, her hair braid was cut and they cut her hair braid and then they show this hair braid in the social medias. They were using insults. They are targeting and they are humiliate our Kurds. They are targeting our dignity. They are mocks our dignity, our women fighters' dignity. After all these crimes, we refuse joining this government. We want and we demand our region and we demand our self-governance. And thank you. بجهاز الشرفان جنجيان أزادي